بەخێراتنتانەکەم من بەهار جەمالم ماوەی ساڵێکە لە قەزای پێنجۆن دوکانێکی ترشیاتم داناوە لە چەندین ترشیاتی جیاواز بەردەستە لە دوکانەکەمە. سەرەتا ترشیاتم جۆرا و جۆر زۆر دروستە کرد، نزیک 15-16 نەوعم دروستە کرد. لە ئێستایا 8 جۆر دروستەکەم لەبەرەوەی لە ئێستایا خواست لەسەر ئەو 8 جۆر ترشیاتە بە زیاترە و منیش کە خەریکی ترشیاتەکان ئەبوون دروستیانەکەم بە هاوکاری هاوسەرەکەم و خێزانەکەمە. ڕۆژانە ترشیاتەکان کەرەسەی تازە ئەهێنم و خۆمان ترشیاتەکان دروست دەکەین. هیچ شتێک ناهێنم لە دەرەوە بڵێ ترشیاتی دروستکراوە هێنم لێرە ئەیفرۆشم، هەموو کەرەسەکان تازەن، خۆم یەکەم بە ترشیات و ڕۆژانە دوکانەکە ئەیفرۆشم. بیرۆکەی دانانی دوکانەکە لە ئێستایا زۆربەی کات پیا و ترشیات دروستەکە. باشە ئافرەت لە ماڵەوە ترشیاتی دروست کردووە ناڵێم زۆر ئافرەتی دەستڕەنگینمان هەیە، بەڵام منیش وتم باوەک ئافرەتێک دوکانێکی ترشیات دانێم کە هیلاکێکی زۆری ئەوێ دوکانی ترشیات ئەبێ زۆر وردەکاری و پاک و تەمیز بیتیایە. ترشیاتەکان بەعام هەمویان خواستیان لەسەرە، یعنی سوپاس بۆ خوا لە دوکانە ئەڕۆن و ڕۆژانە بەردەوامی تازە دروست دەکەینەوە، بەڵام ترشیاتی هەڵۆژە و قەیسی و شاهانەکە خواستی زیاتر لەسەرە لە دوکانەکەیە، ئەوانە زیاتر ئەبرێن. ترشیات هەموو وەرزەکان ئەڕوا، بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خواست لەسەر ترشیات و شەربەتەکانمان زۆر زیاترە. ئێمە شەربەتیشمان هەیە، شەربەتەکانمان فرێشن، شەربەتی ترێ و شەربەتی هەنارمان هەیە، یعنی شەربەتی قەیسی و کۆکتێلیش دروست ئەەکەم لە ڕەمەزانە، بەڵام ئەوەی خواستی زۆر لەسەرە ترشیاتی هەنار و ترشیاتی ترێکەمانە کە ترێکە سروشتیە و خۆم ئەیکەم بە شەربەت و لە پاییزا و ئیتر بۆ زستان و ڕەمەزان هەڵیەگرم و ئەفرۆشێکی باشی هەیە. ترشیات لە ئێمە هەر جۆرمان هەیە لەم کاتە، لەبەر زۆرترین تەڵەب لەسەر ترشیات لە ئێسەکان لە قەزای پێنجۆن هەر جۆرە. ترشیات دروستکردنی بەڕاستی شتێکی ئاسان نییە و ئەو شتانێکیان بەکاری هێنین، ینی ئەوە نییە بڵێ ترشیاتێک یەکسەر دروستیکەن بە سەعات و ساعات، ڕۆژە پێشەوە مەشتەکانی بۆ خۆشەکەین، ترشیاتەکە ئامادەیەکەین، ئەم جاواکنین بۆ ڕۆژی دوامێ ئەینە دوکانەکە هەتا ئەوکردنی ئەو ترشیاتە کە هاوسەرەکەم دروستەکە لی نەخوات ئەو تامی کە خۆی مەبەسەری نەبێت نەیەن دوکانەکەەوە. ئەو ترشیاتەکە لای ئێمە زۆرترین ینی تەڵەبی لەسرە ترشیاتەکان سپاس بۆ خۆی گەورە هەمووی خەڵکی با خەڵکی زۆر زۆر لێ ڕازیە الحەمدولیا ئەم فەزلی خۆی گەورەی بەسەرمانەوە، بەڵام ترشیاتی هەڵوژ و قەیسی و شاهانەکەمان لەبەری شتێکی کەمە لە قەزای پێنج نەک بڵام کەم هەر نەژبووە لێرە کە ئێمە دروستەکەن لە خۆمان ترشیاتەکانیشمان الحەمدولیا هەموو ڕۆژێ ترشیات دروستەکەن. ترشیات ئێمەوە نییە بڵێ ترشیاتێکی هین ڕۆژێ پێشەوە، ئەوەی کە دروستەکەن ئەمڕۆیە.